لە تەوەری یەکەمەوە دەست پێکەین وەک هاوکارم پەیوەند شارێکی پێشکەش کردین تایبەت بە شەهیدانی یەکێتی ئەمڕۆ ڕۆژێکی پیرۆز لە مێژووی پڕشکۆی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆژێک بۆ یادکردنەوەی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆژێک بۆ یادکردنەوەی زیاد لە 25,000 شەهیدی ئەم خاکە کە گیانی خۆیان بەخت کرد بۆ ڕزگاری و بۆ ئاشتی خاکی کوردستان و بە ئێستاشەوە ئەتوانین بڵین ئەم ئازادی کە ئێستا ئێمە تیایدا دەژین هۆکاری گیانفیدایی هۆکاری خوێن ڕشنی زیاد لە 25,000 و تەواوی شەهیدانی کوردستان و شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە ئەمڕۆ لە تەوەری یەکەمدا تایبەتیەکەین بە شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەری ڕێز و نەوازشدا ئەنەوێنین بۆ تەواوی شەهیدانی کوردستان و بە تایبەت شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتایی دروستبوونیەوە هەتاوەکو ئێستاش هەمیشە بە دروشمی یان کوردستان یان نەمانی کردوتە پێشەنگ و بەوە هەمیشە تێکۆشاوە ئەگەر لە پەڕەکانی مێژوو یەکەتی نیشتیمانی کوردستان هەڵبینەوە ئەبینین کە بە خوێنی شەهیدان و هەزاران خوێنی شەهیدانی یەکەتی نیشتیمانی کوردستانی تێدا تۆمار کراوە هاوکات ئەمڕۆژ هاوکاتە لەگەڵ شەهیدبوونی شەهیدانی سەرکردە شیهابی شێخنووری و شەهید ئەنوەر زۆرا بوو شەهید جەعفەر عەبدولواحید کە لەژێر دروستمی کەم ژیان و کەڵژیاندا چوونە بەر بەتی سێدارە و ژیانی خۆیان بەخت کرد بۆ ئەوەی کە ئێمە ئەمڕۆ بە ئازادی لەم کوردستانەدا بژین و ئەوەی کە ئێمە ئەمڕۆ تێ ئەژین لە بە ئەنجامی خوێنی شەهیدانی یەکەتی نیشتیمانی کوردستان و خوێنی شەهیدان بووە. بەڵێ پەڕەکانی مێژوو هەڵبینەوە پڕن لە ئەو ڕۆژانەی پڕن لە مێژووی پڕشکۆی شەهیدان و قارەمانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەتوانین بڵێن ڕۆژێک نەبووە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای دروستبوونیەوە هەتاکو ئێستاش ڕۆژێک نەبووە کە خەباتی تیانە کردبێ ڕۆژێک نەبووە کە خوێنی تیانە ڕشتبێ ڕۆژێک نەبووە کە شەهید و قارەمانەتی تیادا تۆمار نەکردبێت و یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای دروستبوونیەوە بە دروشمی یا کوردستان یان نەمان خەباتی کردووە و بەردەوام بووە لە خەباتکردن و بۆ ڕزگارکردنی خاکی کوردستان لە دەست هەر زوڵم و ستەمێک کە دەرهەق بە کورد بە کوردستان کرابێت تاکو گەشتونێتە ئەم ڕۆژەی کە بە ئازادی بتوانین لە خاکی کوردستاندا بۆ ئێمە سڵاوی ڕێز و ئەمەک و سەر و ڕێز و نەوازش بۆ شەهیدانی سەربەرزی هەرێمی کوردستان و شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆ خانەوادە سەربەرزەکانیان و پێیانەڵێن ئێمە کە سوکاری ئێوەن دایک و باوکی شەهیدان دایک و باوکی ئەمن خوشک و برای شەهیدان خوشک و برای ئێمەن و ئێمەش ڕۆڵەی ئەم خاکەین و کە ئەوان لە پێناوی ئەم خاکەدا ژیانی خۆیان بەخت کردووە. بەڵێ ئەتوانین بڵێن بستێک لە خاکی کوردستان نییە کە خوێنی شەهیدانی تیانە ڕژابێت بستێک لە خاکی کوردستان نییە تەواوی کوردستان نییە کە خوێنی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستانی تیانە ڕژابێت تەنها ڕۆژێک یادکردنەوەی شەهیدانی یەکێتی بەز نییە بۆ یادکردنەوەی زیاد لە 25,000 ڕۆڵەی ئەم خاکە کە گیانی خۆیان فیدا کردووە بۆ ڕزگاری خاکی کوردستان و ئەمڕۆ دیاری کراوە 21 هەموو ساڵێک دیاری کراوە بە ڕۆژی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆ ئەوەش بۆ ئەو مەبەستەش ئێمە ئەمڕۆ تەوەری یەکەم تایبەتەکەین بە یادکردنەوەی شەهیدانی یەکێتی بە میوانداری زۆر بەڕێز فەرمان حەسەن ڕاوێژکاری مەکتەبی شەهیدان و تێکۆشان کاک فەرمان فەرموو بەیانی باش کاک فەرمان بەیانی باش بەخێر کاک فەرمان کاک فەرمان بەخێر بەخێر کاک فەرمان کاک فەرمان بەڕێستان پێگەیەکتان هەیە لە شەهیدان و هەروەها خاوەن شەهیدیشن کە سوکارتان شەهیدە پەیامی بەڕێستان لە ڕۆژی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستانەتی گەورەترین پێگە لە هەرێمی کوردستان لە خاکی کوردستان لە ناوگەلی کوردستان پێگەی شەهیدانە نەبەردی و نەبەزی بۆ ئەوانە سەری ڕێز و نەوازش بۆ ئەواندا نەوێن لەم ڕۆژە پیرۆزە ڕۆژی 21 ڕۆژێکی گەورەیە لە مێژووی گەلی کورد و خاکی کوردستان و سەرجەم پێکاتەکانی ناو کوردستان ڕۆژی شەهیدی یەکێتی نییە بە تەنها ڕۆژی سەرجەم شەهیدانە بە هەموو پێکاتەکانەوە ئەگەر ئێمە بێت و هەموو ڕۆژەکان یادی شەهیدی یەکێتی بکەین و یان یادی شەهیدانی ڕێگای ڕزگاری گەلی کوردستان بکەینەوە تەسەوور کە بەس شەهیدانی یەکێتی ڕۆژی 6 بۆ 7 یادمان هەیە لە هەموو ڕۆژێکی ساڵە ئێمە زیاتر لە 20 بۆ 25,000 شەهیدمانەیە بە هەموو جۆرەکانی قوربانیەوە
و لەم ڕۆژە پیرۆزەدا پەیمان دووباتەکەینەوە کە لە خزمەت کەسوکاری شەهیدان خانەوادەی شەهیدان نەوەی شەهیدان دەبین. ئەم ڕۆژەش لە خۆدانراوە بە هەوانتەوە بە عیشوایدانراوە ڕۆژی بەرخودان و نەبەزی و دلێری سەرجەم کەڵە پیاوەکان و سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرجەم ئەوانەیە کە دروشمی کەڵژیان و کەمژیان لە ژیانیان بۆتە دروشمێکی شۆڕژگێری لە سەردەمی خۆی بە تایبەت ڕۆژی 21 یانزەی 1976 کە ئەو کات شەهیدانی سەرکردە شەهید شێخ شەهاب شێخ نووری، شەهید ئەنوەر زۆراب، شەهید جەعفەر عەبدولواحید بە دروشمی کەڵژیان و کەمژیان حکوومەتی بەعسی فاشستی عێراقی بە پلانێکی زۆر ورد و تۆکمە توانی ئەم سەرکردانەمان لێ بباوە بێوەریمان بکە لە توانای ئەم سەرکردانە و دایان سەرکردەیتر لەو ڕۆژەوەیەکێتی تا ئێستا لە بەرخۆدان لە سەردەمی ئەنگوستە چاوی دژ بە بەعس دژ بە سیستەمی فاشستی بەعسی عێراقی تا ئێستا بەردەوامە لە خەبات و بڕواش بکە لە ڕەنگە هیچ شوێنێکی کوردستان و حتا پارچەکانی تری کوردستانی نەما بێکەکەتی نیشتیمانی کوردستان گیانی سەرکردەکانی گیانی فەرماندەکانی گیانی پێشمەرگەکانی بۆ بەخت نەکردوێ. ئەمە شانازێکی ترەکە ئەم ڕۆژە پێگەی و شوێنی لە دڵی هەمووان کردوێتەوە و پێگەی لە هەمومان بەرسرە و هەمووشمان لە خزمەتی ئەو ڕۆژە و سەرجەمنەوە و خانەوادە و کەسوکاری شەهیدان. بەڵێ کاتوە لەگەڵ ئەوەی کە ئەڵێ هیچ شوێنێک نەماوە لە خاکی کوردستانە کە یەکێتی نیشتیمانی کوردستان خوێنی تیانە ڕشتە بێ ئەتوانین بڵین وەکو پرسیارێکیش لە بەڕێزێت ئەکرێت بڵین ڕۆژێکیش هەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە خەباتی خۆیە لە سەرەتای دروستبوونیەوە خوێنی تیانە ڕشت بێ و مێژووی تیات و مار نەکردوێ. تەسەوڕ ناکەم هیچ ڕۆژێک هەوێ کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەبێ خەبات بەبێ نەبەردی بەبێ گیانی شۆڕش و گیان فیدایی بەڕێی کردبێ و کاتی خۆشی کە ئەم ڕۆژە دیاریکرا بۆ ئەو بوو کە ئەو پەرتەوازەیی کە دروست بوو لە یاد و لە بۆنەکانی یادکردنەوەی شەهیدان لە سەرجەم ئۆرگانەکانی حیزبی یان حکومی لە سەردەمی خۆی بە بڕیارێکی ئەو کاتی هەم سەکردایەتی هەم مەکتەبی سیاسی هەم سەرۆک کۆڤاڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆژی شەهید دیاریکرا بۆ ئەوەی چیدی هەموو ناوچەکان و پەرتەوازیان پێوە دیار نەبێ. بۆیە ئەم ڕۆژەش دیاریکرا لەبەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان گەلی کوردستان خاکی کوردستان سێ سەرکردەی نەبرد سێ سەرکردەی دیاری ئەو کات و ئێستاش کە بەڕۆح لەگەڵمان زیندوون خەباتیان زیندووە لەگەڵمان دانراوە بۆ ئەم ڕۆژەوە ئێمە لا یازال بەردەوامی لە خەبات و لە تێکۆشان بۆ گەلی کوردستان و بۆ ڕزگاری گەلی کوردستان. زۆر باشە لە 25 2013 لەلایەن ئەنجومەنی سەرکردایەتی ئەو کاتەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ڕۆژێک دیاریکرا بۆ ڕۆژی شەهیدان لەم ڕۆژەدا کە 21 یانزە کە هەموو ساڵێک بە دروشمی کەمژیان و کەڵژیان یادی ئەم ڕۆژە ئەکرێتەوە لە سەرجەم ئۆرگانەکان یەکێتی نیشتیمانی کوردستان مەراسیم ساز ئەکرێت بۆ ڕۆژی شەهیدان. بەڵێ بە تەعمیمێک گشتان نەکرا بۆ هەموو ئۆرگانەکانێکی نیشتیمانی کوردستان دەتوانن بەجیا هەریکە لە ئۆرگانی خۆی لە شوێنی خۆی لە مەڵبەندی خۆی لە ناوەندی خۆی لە مەکتەبی خۆی لە کۆمیتەی خۆی لە سەرجەم ئەو پنتانەی کە کاری ڕێکخەوایی ئۆرگانی تیا دەکرێت یاد بکرێتەوە دەشتوانین لە شوێنە کۆبنەوە بۆ ئەوەی کە ئەم بە یادە بەرز ڕابگرێت. ئەم یادە تەنها یادی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستانیە یادی ئەو شەهیدانەیە کە لە سەردەمی بێئومێدیا ئومێدیان هێنا لە سەردەمی بێئومێدیا گیانی خۆیان بەخت کردبەوەی ئەم ڕۆژە کە ئێمە تێداین بە هەموو گلەیەکانەوە دروست بکەن. ئەم یادێکی پیرۆزە هەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەم بۆ کادرانی حیزب و حکوومەت کە ئێستا لە خزمەتکردن بەردەوامن. باشە کاک فەرمان هەنگاوی زۆر باش هەنگاوی زۆر جدی نراوە لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بۆ کەسوکاری شەهیدان ئەتوانین بڵین هەنگاوی دیکە چی هەیە بۆ خزمەتکردنی کەسوکاری شەهیدان؟ ئێمە لە مەکتەبی شەهیدانی و تێکۆشەران لە خزمەتی سەرجەم خانەوادە و نەوەی یەکەم و کەسوکاری شەهیدی لە خزمەت خێزان و کوڕ و کچی شەهید داین بەردەوام تێدەکۆشین و خزمەتمان کرد و بە درێژایی ئەو کاتی کە تا ئێستا مەکتەبی شەهیدان و تێکۆشەران بە بڕیاری سەرۆک مامجلال بنیاد نراوە دروست کراوە تا ئێستا ئێمە بەردەوامین لە خزمەتکردن هەر نەک خزمەتی شەهیدان و تێکۆشەرانمان کردووە لە کۆنگرەی پێشوو بڕیاری بۆردێک درا بە ناوی بۆردی شەهیدان و جینۆساید لەم کۆنگرەش تەقریبەن هەر وەکو بۆردیان وەکو بەشبێجەی شەهیدانی جینۆساید کراوەتەوە هەم لە خزمەتی شەهیدان بووین بەردەوام و هەم لە خزمەتی شەهیدان و نەوە خانەوادەیان دەبین و هەمیش زیاتر کاری ئێمە فراوانتر بووە بۆ ئەوەی کە لە خزمەتی سەرجەم ئەو کەسانە بین کە بە ڕێگەی جیاوازەکانی جینۆساید کراون و ئێمە ماندوو نابین لە خزمەتکردن چونکە ئێمە هەمومان لەوێ
کە سوکاری شەهیدین زۆر بەمان و من بۆ خۆم کوڕی شەهیدم دەیان کوڕی شەهید و کچی شەهیدمان لەوێ هەیە خێزانی شەهید و برای شەهید و خوشکی شەهیدمان لەوێ هەیە خزمەتەکەن ماندوو نابین ئەرکمانە واجبمانە خۆمان هەڵقڵاوی خەم و ئاریشەکانی کەسکارونەوەی شەهیدین هەرچەند خزمەت بکەین ماندوو نابین لە هەموو سێکتەرەکانیش پلاماندانەوە بۆی خزمەتیان بکەین لە سێکتەری تەندروستی لە ڕووی مادی و معنەویەوە لە سێکتەری خوێندن لە سێکتەری دارایی لە ڕووی دامەزراندن لە هەموو سێکتەرەکانەوە کە پەیوەندە بە ژیانی کەسکارونەوەی شەهیدان و خانەوادەی شەهیدان ئێمە پلان و بەرنامەی تازە و نوێمان هەیە و ئومێد دەکەین سەکردایەتی تازەیەکێتی و جەنابی سەرۆک باوفڵ دەزمانمان بێ بۆەوەی کە هەم مەکتەبەکەمان هەم کادرەکانمان لەو مەکتەب و ناوەڵبەندەکان و کۆمیتەکانیش خزمەتێکی زیاتر بە کەسوکاری شەهید بکەین و بەردەوامیش خۆمان بە پارێزەری ماف و ئیمتیازەکانی کەسوکاری شەهید زانیوە لە حکوومەتی هەرێم و لە حکوومەتی عراقی و پێی دەستوری عراقی و لە هەزار ئێستاش هەر تێدەکۆشین پلانی نوێمان هەیە کاری نوێمان هەیە ئەرکی نوێمان هەیە ئەرکیشمان قورسە بەڕاستی چونکە بە درێژایی ئەو ساڵانەی لە دوایینەوە توێکەوە تا ئێستا خزمەت کراوە ئەتوانین بڵین لە ئاست تموحی کەسوکاری شەهید خانوادەی شەهید نەوەی شەهید خزمەت نەکراوە بۆیە هەرچەند خزمەتیان بکەین هێشتا ئێمە نەگەشتونەتە بارتەقایەوەی کە بتوانین خوێنی تەنها یەک شەهیدمان ئەوە بکرێت بەڕاستی هەمومان لەوێ زۆر جار خەم بۆ ئەوە خوێن خەفەت بۆ خوین کە نەوەی شەهیدێکیان کە سوکار و خانەوادی شەهیدێک بێتە ئەوێ هیچمان لە دەست نەبێ پێویستە ئاستی دارایی و معنەوی و مادی ئێمەش فراوان بکرێ بۆ ئەوەی بتوانین دەست فراوان سنگ فراوان تربین لە خزمەتی کەسوکار و خانەوادە و نەوەی شەهیدان بەڵێ کاک فەرمان سەرۆک مام جەلال خەمخۆری کە ڕاستەقینەی کەسوکاری شەهیدان بوو و ئەتوانین بڵین سەرکردایەتی ئێستا بەتایبەتر سەرۆک باوڵ ئەو هەنگاوەی هەڵگرتووەوە لە ئێستاشا خەمخۆرێکی ڕاستەقینەی کەسوکاری شەهیدان بوونی هەیە بەڵێ هێشتا زۆر بۆی ئەو بڕیارە بدەین بەڵێ بەدڵنیایەوە لە کۆنگرا خودی سەرۆک باوفڵ و لیژنەی پەیداچوونەوەی پەیڕەوی ناوخۆ ئەو هەنگاویان هەڵگرت و بە پیرۆزیەوە لە خەمی شەهیدان و جینۆساید کراوان و ڕزگاربوانی جینۆسایدیان ڕوانی مەکتەبی شەهیدان و تێکۆشران و لە ناویشە بەشی جینۆساید و لە ناو مەکتەبی شەهیدانە زیندوو کرایەوە و هێڵرایەوە وەکو پێویستەیەکی زەروری بۆ ئەم قۆناغی ئێستا و سەرۆک باوڵ خۆی ئامادەی دەربڕیەوە بە هەموو تواناکانی پشتیوامان بێ ئومێد دەکەین بێ ئومێدمان نەکە و دڵنیابین کە هەموو سەرکردایەتی هەموو مەکتەبی سیاسی بە خودی سەرۆکیشەوە تێدەکۆشن بۆی خەمەکانی ئێمە مافەکانی نەوە و کەسوکار و خانەوادەی شەهیدان دابینکەن بەڵام هەرچی زووترە پێ ڕابگەین هەم باشترە بۆ کەسوکاری شەهیدان هەم بۆ ئەوەی کە ئێمەش ئاهێکمان بێتەوە بڵین خزمەتێکی کەسوکار و نەوە و خانەوادەی شەهیدانمان کردووە زۆر باشە یەکەتی نیشتیمانی کوردستان خاوەندیان داستان و بەرگریکردنە کە ئەمە مێژوێکی پڕ لە شانازی و شەرەفە بۆ یەکەتی و بۆ کوردستان تا چەند هەوڵدراوە ئەم مێژووە بە شێوەیەکی ڕاست بە شێوە دروستەکەی خۆی لەناو ئەو جیلەی ئێستادا کە هەیە کە ئەم جیلە دوور بووە لەوە ینی لەواتە ئەو مێژووی لە بەرچاو نەبێت تا چەند گرنگە بە شێوە دروستەکەی خۆی دووبارە لە ڕێگەی فیلمی دۆکۆمنتاریەوە بێت یاخود لە ڕێگەی هەرچێکی دیکەوە بچێتەوە ناو کۆمەڵگا بچێتەوە ناو ئەمنەوە نوێیە یەکێتی نیشتیمانی کوردستان بە درێژایی دروستبوونی تا ئێستا درێغی نەکردووە لە خزمەتکردنی سەرجەمچین و توێژەکان بە تایبەت ئەو نەوەی تازایی کە ئێستا ئاشنا یان ئاشنان نەبوو بە تەواوەتی بە مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت ئاشنا بکرێتەوە ئەگەریش نەکرابێت دەبێت ئاشنا بکرێتەوە ڕەنگە ئیهمالی یان کەم و کورتی یان گلەی هەبێت لێرە و لەوێ بەڵام پێویستە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو سێکتەرەکانی لە هەموو مەکتەبەکانی لە خزمەتی نەوەی نوێ بێت لەم قۆناغە نوێ بە پلان و بە ستراتیژی نوێ بێتە ناو کایەکە و وەکو وتمان دوای کۆنگرە هێشتا ماوەیەکی کەممان تێپەڕاندەوە بۆ ئەوەی خزمەتی زیاتری نەوەکان بکرێت بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان قەتمان و نەبوو قەت نامان و نابێت لە خزمەتکردن بەڵام تا چەند گرنگە کە ئەم مێژوە بە شێوە دروستەکەی خۆی دووبارە بچێتەوە بۆ ناو کۆمەڵگا نەک هەر گرنگە ئێمە بە واجبی خۆمانی ئێزانین لە مەکتەبی شەهیدان و تێکۆشران و پێویستە هەموو مەکتەب و ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەموو کادرەکانی کەتیش لەناو حکوومەت بە واجبی خۆیان بزانن بۆ ئەوەی بە گرنگیەوە لەم وەزعە بڕوانن و بە گرنگیەوە مێژوو یەکێتی بدەنەوە بە نەوەکانی ئێستا و بە خزمەتکردن دیسان ئاشتیان بکەنەوە لەگەڵ ئەو تەناقۆزیان ئەو بۆشایەکەمەی کە دروست بۆ لە ناوی ئێمە کاک فەرمان ئەو کاوکارم پەیوەند ئاماژەی بێگەر ناسانی ئەم قارەمانیتیانە ناسانی ئەم داستان و مێژووە پڕشکۆی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر گرنگە بگوازرێتەوە بۆ ئێستا و زۆر گرنگە بە دۆکۆمنت بکرێەوە کاری زۆر جدی بۆ بکرێ بۆی کەنەوەی ئێستا ئەم کارە بزانێ ئەم خزمەت و خەباتە بزانێ لە یەکێتی نیشتیمانی کوردستان و بوونی ژمارەی 26,000 شەهید کەم نییە
چی بکرێت بۆ ئەوەی کە زیاتر بناسێنرێ؟ دەبێت یەکێتی نیشتمانی کوردستان پلانی ورتری هەبێت چکە قۆناغەکە نوێیە قۆناغ سەری ئاچاوڕانی ئێمە ناکە مێژوو ڕەحممان پێ ناکە خزمەت دەکەین نەوەی نوێ چاوەڕانی خزمەتی زیاترە چونکە ئێستا ئێمە 2 جیلیاندونەوە دوای ڕاپەڕینە بەزنەکەی ناکرێت ئێستا ئێمە بە هەمان نەفەسی 76 یان 80کان یان 90کان ویان بگرە پرۆسی ئازادی عێراق خزمەتی کەسوکاری شەهیدیان خزمەتی سەرجەم هاوڵاتیان و هاونیشتمانانی خۆوان بکەین دەبێت بە پێی قۆناغەکە پلانی نوێمان هەبێ بۆ هەموو سێکتەرەکان پلانی نوێمان هەبێ ناکرێت ئێمە لێرەوە دانیشتن بە عشوایی پلانێک دامنێ بۆ هەموو سێکتەرەکان نەخێر هەر سێکتەرەوە دەبێت بە ئەرکی خۆی هەڵسێ ئەو پێویستیانە چینکەنەوەی ئێستا ئەوێ ئەو پێویستانە چینکە هاونیشتمانیان و هاوشاریان و هاوڵاتیان ئەیانەوێ دەبێت یەکێتی نیشتمانی کوردستان کادرەکانی وا پەروەردەکردبێ وا پەروەردەی بکا کە لە هەر قۆناغێک لە هەر کاتێک لە هەر شوێنێک ئێمەیان پێویست بێ بە خزمەتکردن لە ڕیزی پێشەوەی خزمەتکردنی و بەیداخ و پەرچەمی خزمەتکردن لای ئێمەوە هەڵبکرێ لای ئێمەوە خزمەتکرێ لای ئێمەوە ماندوو نەبوون ڕابگەنرێ لە خزمەتکردن و ئێمە بۆ پەڕیشکۆ و شانازیشەوە بەردەوام لە خزمەت بەردەوام بووین بەو هەموو کەم و کورتێشەوە هێشتا ئێمە خۆمان بە خزمەتکاری گەلی کورد و خاکی کوردستان و ڕێگا ڕزگاری کوردستان دەبینین. زۆر باشە دەگمەنە لە دەرگای هەر ماڵێک بدەیت لەم هەرێمی کوردستانەیە کە خاوەنی شەهیدێک نەبێت ئەگەر خاوەنی شەهیدێکیش نەبێت لەوانەیە خاوەنی ڕۆڵەیەکی ون بوو بێت کە تا ئێستادەیەکی یاخود خانەوادەکەی لە چاوەڕوانی ئەویان کە لە دەرگای ماڵەکەیان دووبارە بچێتەوە بۆ ژوورەوە تا چەند گرنگە خانەوادەی شەهیدان بەسەر بکرێنەوە سەردانیان بکرێت لەوانەیە ئەمە دووبارە سەبوریەک بێت بۆ ئەوان دڵخۆشیەک بێت بۆ ئەوان. گرنگی جیاوازە لە واجب ئێمە واجبمانە هەموو کادر حیزبی حکومەکانی ئێمە و سەرجەم خەڵکی کوردستانیش واجبمانە کە بەبێ جیاوازی سەرجەم هاونیشتمانیان بە هەموو پێکاتەکانیشەوە لە خزمەتی کەسوکارونەوەی شەهید بین و ئەوەشی کە شەیدی نەبەخشی بە ڕێگای ڕزگاری کوردستان خزمەتی شەیدەکانی کردووە خزمەتی پێشمەرگەی کردووە خزمەتی ئەو نەبەردوو لێرانەی کردووە کە ئەم ڕۆژیان بۆ ئێمە دروست کردووە ئازایەتی نییە ئەرکە واجبە مقنعات وایەکی کرد لەو ئەرکە نیشتمانی گەورانی کە ئەبێ کەسمان خۆمانی لێ نەبێرین لە هەموو سێکتەرەکان و لە هەموو ئاستەکان لە خزمەتی کەسوکارونەوەی شەهیدان بین و لە خزمەتی بیرمان نەچێت لە خزمەتی تێکۆشەران و شەهیدانی زیندوش بین لەم ڕۆژەدا سڵاویشمانێ بۆ کە مەندامانی سەنگەر و تێکۆشەران کە هیچیان کەمتر نییە ڕەنگە لەو ڕێگایی کە کەسوکار و باوک و برا و کەسوکاری ئێمە تیا شەهید بوون ئەوانیش ڕەنگە قەدەر هێشت بێتینەوە بۆ ئێستا سڵاو و ڕێز و خۆشەویستیمانێ بۆ ئەوانی چونکە ئەوانیش معاناتی خۆیان هەیە بەڕاستی لەبیر نەکردنی ئەمانە واجبی هەمومانەوە من بەو ئەرکە پیرۆزەیە بینم کە ئەتوانم بڵێم لەوە شانازیتر شک نابم کە لە خزمەتی کەسوکار و نەوەی شەهید و خانەوادەی شەهید و تێکەشەر و ئەو کەسانە بی کە گیانی خۆیان لەسەر دەست بوو بۆ ئەوەی ئەم نیشتمانە ڕزگار بکەن و بگاتە ئێستا کە ئێمە لە سای بەڵێ کاک فەرمان ساڵانە لەم بۆنانەدا چەندین چالاکی ئەنجامەدرێ ئەو چالاکیانی کە ئەمڕۆ لە ڕۆژی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجامەدرێت ئەگەر کەشوهەوا بێڵێت و دەرفەت هەبێت چین ئەو چالاکیانە؟ ئەمڕۆ ئێمە کۆمەڵێک چالاکیمانەیە لە بینای مەکتەبەکانی یەکێتی لەوێ بە هەموو مەکتەبەکان و یادێکی پڕشکۆکەینەوە و هەمومان لە حوزوری گیانفیدایی و ڕۆحفیدایی شەهیدەکان دەوەستین و ئەو یادە لەبیر ناکەن و یادەکەینەوە لە هەموو سێکتەرەکان و لە هەموو ئۆرگانەکانی تری یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەڵبەندیا لە کۆمیتە دەتوانن یادی ئەو ڕۆژە بکەنەوە پانێڵێکیش ئامادەیە بۆی کە هەم خودی سەرۆک هەم ئەکادمیستەکان و پسپۆڕەکانی بواری جینۆساید و ئەو کەسانی کە خزمەتێکی دیاریان لە بواری شەهیدان و جینۆساید کردووە ساعات دوو دەست پێ دەکات ڕەنگە خودی سەرۆک لەوێ ئامادە بێ و زۆرێک لە ئەکادمیەکان و کەسانی کە معنین بە بوارەکە زۆرێک لە کەسوکاری شەهیدان لەوێ ئامادە بن لە هۆڵی تەوار لە تەلاری هونەر لە هۆڵی چێوار و ئێمە هەرچی بکەین بە ڕۆژێک ناتوانین قەربووی قوربانی و گیانفیدایی شەهیدان و تێکۆشەران بکەینەوە بەڵام دەبێت ئیتر یادکردنەوەکان ڕێژکەی ئەکادمی بگرنە بەر و بەڕاستی خزمەتکردنی بە کەیسەکان چ لە حکوومەتی هەرێم لە ڕووی کارگەڕی ئیداری و مادی و معنەوەیەوە چ لە حکوومەتی عراقی بۆ ئەوەی سەرجەمافەکان و ئیمتیازەکانیان بۆ دەست بخەین و چیتر گلەی لە خۆمان نەکەین بەو پەڕی لە خۆبردوویەوە تێبکۆشین بۆ ئەوەی ئەو مافانی کە هەستا بەدەست نهاتوون بەدەستیان بێنین بۆی ئێمەمانانیش مرتاح بین دەروون ئاسوود دەبین معەزەب نەبین بۆی کە نەمانتوانیوە خزمەتی کەسوکاری شەهید و خانەوادەی شەهید بکەین بۆیە من قەناعەتم وایە
دەبێت ڕێچکەی ئەکادیمی بۆ یادەکان بگرینە بەر بۆ ئەوەی چیتر یادەکان تەنها یادکردنەوەیەک نەبێ لە یادەوریمانە بمێنێتەوە تێپەڕێ ئەمڕۆ هەوڵەکەیە بۆ ئەوەی کە ئەو یادکردنەوەانە لە ڕێگەی پانێڵ و گفتوگۆ بە نەتیجە بگا مەکتەبی شەیدان و مەکتەبی سەرۆک سەرپەرشتی دەکەن و ئینشاڵڵا نەتیجەشی دەبێت. بوونی ئەو پانێڵ و گفتوگویانە ببوورە پەیوەند گرنگی چییە بەتایبەت لەم ڕۆژەیە؟ گرنگە چونکە ئێمە یادەکانمان تا ئێستا لە چوارچێوی یاددا بووە زۆر یادەکانمان لە چوارچێوی یاددا بووە ڕێچکەی ئەکادمی لە هەموو دنیا هەروایە هەموو میلەتەکانی کە قوربانیان داوە بە ڕێچکەی ئەکادمی توانیویانە هەم لە ڕووی یاساییەوە هەم لە ڕووی مادی و معنەویەوە مافەکانیان امتیازەکانیان دەست بخەن بۆ قوربانەکانیان ئێمەش دەبوو زووتر ئەم ڕێچکە بگرینە بەڵام خۆشبەختانە دوای کۆنگرەی نوێ توانیمانەکە ئەم ڕێچکە تا حەدێک لە مەکتەبەکەی خۆمان ئەکرێت گیرگرفتەکان ئەمڕۆ دیاری بکرێن لە هەمان کاتا چارەسەریش بگۆزرێتەوە برینەکار سەر کەم و کورتەکان بۆ ئەوەی لە داهاتوو پلان و استراتیژی تازە و نوێیان بۆ دیاری بکرێەوە لە هەموو سێکتەرەکان لە ئاستی مەکتەبی سەرۆک تا خواری خوارەوە هەمان لە خزمەتی ئەو پێشنیارانە بین کە لەوێ دەکرێت و پلانی ورد و استراتیژی نوێ خزمەت بکەین بۆ ئەوەی هەم لە ڕووی ئیداری و مادی و معنەویەوە هەم لە حکوومەتی هەرێمی کوردستان هەمیش لە حکوومەتی عراقی و پێدەسووری عراقی مافەکان و امتیازەکانی کە سوکاری شەهید و قوربانی و جینۆساید کراوان وەدی بهێنین و ئەمە ئازایەتی نیە وەکوتمان ئەرک و واجبمانە. زۆر باشە ئەکرێت بڵین ساڵانە لەم ڕۆژەدا کۆنفرانسێک ساز بکرێت جگە لەو کەسانەی کە لە ناوەوەی هەرێمن لە دەرەوەی هەرێم و هەروە لە دەرەوەی عێراقیش بەشداری تێدا بکەن تاکو ئەم ڕۆژە و ڕۆژی شەهیدان و هەموو مێژوە پڕ لە شانازی کە تۆمارکراوە بناسێنرێت. ئەکرێت ئێمە هەموو ڕۆژە کۆنفرانسێک ساز بکەین بەڵام کۆنفرانسی نێودەوڵەتی پانێڵی نێودەوڵەتی گفتوگۆی لە ئاستی نێودەوڵەتی نە گلۆباڵی ناوخۆیی گرنگترە بۆ ئێمە و خۆشبەختانە هەوڵەکەیە بۆ ئەوە چ لە مەکتەبی شەیدان و تێکۆشەران چ لە سەکردایەتی نوێ و ڕوویای سەرۆک بافڵش بۆ ئاراستەیە کە چیدی شتەکانی ئێمە کێشەکانی ئێمە قوربانەکانی ئێمە تێکۆشانی ئێمە بە نێودەوڵەتی بکرێ بەڵێ هەوڵ هەیە و ئینشاءڵڵا لە داهاتوو پرۆژی گەورەتر و باشتر و گونجاوتر و دروستترمانەوێ بۆ خزمەتی نەوەی شەهیدان کە سوکاری شەهیدان سەرجەم پێکاتەکانی کە قوربانیان داوە بۆ جینۆساید کراوانیش کە زۆر باشە وتت لە ئەمڕۆدا لە پلاندایە کە کۆمەڵێک پانێڵ بەڕێوە بچێت ئەو پانێڵانە لەسەر چی ئەبن و گفتوگۆکان سەبارەت بە چی ئەبێت؟ تەوەرەکان دیاری کراون بە پسپۆرەکان دیاری کراون ئەو کەسانی کە بان کراون هەر کەسە بە پسپۆری خۆی قسە لەسەر جینۆساید و کێشە و گرفتەکانی بەردەم بە جینۆساید ناسان لە ئاسی نێودەوڵەتی دەکرێت و لە ئاسی خەمی شەهیدان و تێکۆشەرانیش ئەو کەسانی کە بان کراون پسپۆڕن لەو بارانەوە کاریان کردویان لە جێگەیەکی حکومیان حیزبیان کاریگەری و پەرلەمانی کاریان کردووە ئەزمموی خۆیان لەوێ باز دەکەن گفتوگۆی لەبارەوە دەکەن کەم و کورتەکان باز دەکەن دەستەقینە سەبرینەکان پێکەوە و پێکەوە پلان و استراتیژیدانین بۆ ئەوەی لە داهاتوو خزمەتی سەرجەم سێکتەرەکان بکەین کە بەستراوەتەوە بە ژیانی هەرێکەمان و ژیانی ئەوانەشی کە خاوەن قوربانی و جینۆساید و شەهیدانن لە هەوڵی ئەوەین کە پانێڵێکی سەرکەوتوو بێ ئینشاڵڵا. بەڵێ کاک فەرمان لە کۆتایی یا پایامێکت هەبێت سەبارەت بە ئەم یادە مەزنە لە حوزوری ڕۆحی شەهیدانە ئێمە دەست سەر سنگ ئەوەستین و بڕوامان وایە بە شکۆ و شانازیەوە دەبێت ئەم ڕۆژانە ڕابگیرێ جێی شانازیە ئێمە ئەو شانازیمان پێ بڕێ کە یادی ڕۆژی شەهیدی یەکێتی بکەینەوە چونکە کەم نەبوون ئەوانەی کە دروشمی کەڵژیان و کەم ژیانیان هەڵبژاردووە زیاتر لە 20 بۆ 25,000 شەهیدمان هەبووە و هەمویان نەبەرد و دلێر و گیان فیدا بوون گیان لەسەر دەست بوون هەمویان بۆ ئێمە سەرکردە و فەرماندە و بوێر بوون بۆیە لەم ڕۆژە خزمەتکردنی نەوەی شەهیدان کە سوکار و خانەوادەی شەهیدان بە واجب دەزانین بە شانازیەوە ئەو خزمەتە تا بمێنین بەردەوامە بین لێی و بۆ چرکەیەکیش خۆمان بە ئەوە نابین کە ماندوو ببین و بۆ پەڕیشانازیەوە بە پیرۆستنی ئەرکی بینین هەم لە کوردستان هەم لە ناو ئۆرگانە حیزبەکان. سپاس بۆ تۆ سپاس بۆ زۆر سپاس. خوشحاڵبووین.